کارتو هەندێک دەرمان هەیە ئەوانەی کەوا زۆر باون بەڵێ کەوا سێکسی لاواز دەکاتن ئەوەی کە جەناب باس کرد کە سێکسی بە قوت دەکات نای بەبێ پزیشک وەربگیرێتن یەک لە دەرمانە ئەو دەرمانەیەکەوە بەکاردێن لە بۆ دژی خەمۆچی ئەوە سێکسی لاواز دەکات بێتە بلۆکەرمان هەیە زۆر زیاد دکتۆرەکان دەنووسن و کەسانێکەوە زەختیان هەیە بۆیە ئەمە جەناب باس کرد کە دەرمان ئەگەر بێت ئەمە بتوانین کە لایف ستایلی خۆمان بگۆڕین ینی بتوانین خۆڕەوشتی خۆمان بگۆڕین لەوانەیە بتوانین دەرمانی زەختی بەکارنێنین خۆی جەناب باس کرد خۆی زەعیف بکاتن جگەرە مەتەن کەم کاتەوە ڕاضەشی باشمان لۆ بکاتن پێویست بە دەرمانی زەخت ناکاتن قەزەی خەمۆشی مەتەمستە لای پسپۆڕی پزیشکی خۆی بسی بزانین مشکلەکەی چییە بۆی چارەسەر کاتن ئەو کاتی پێویست ناکە دەرمانی خەمۆچی بخواتن ئەو کاتی تووشی لاوازی سێکسی نابیتن هەندێک دەرمانی کەمان هەیە مەتەلەن دەبینی ئەو دەرمانە لەوانەیە مادەی تێدا بیتن هورمۆنی تێستۆستێرۆن کەم دەکاتەوە پێویستە پزیشک لە بۆی بنووسی نەک بچی جەناب باسکە بچی لە کۆڵانە یان لە سەیدەران بەخۆی بکری داوا بکاتن بیدەنێ ئەگە ئەو شتانە بکاتن کەمترین دەرمان بەکاردێنی ئەو کات کەمترین تووشی لاوازی سێکسی دەبیتن پێویست ناکە دەرمانی ئەوەی بدەنێکەوە سێکسی بە قوتکەین چۆلۆ ڕێنمایەکانی پزیشکی وەرگرتووە نەخۆشیەکانی لە خۆ دوورخستەوە ئەو دەرمانانێکەوە سێکسی لاواز دەکات لە خۆ دوورخستەوە ئەو کاتی لەوانەیە پێویستی بە چارەسەرێکی وانە بێتنکەوە مەصرف و ماندی بوونەشی زۆری تێدا بکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی